سڵاتان لێبێ خۆشەویستان. بەردەوام پرسیارەکان لەسەر ڤایرەسی کۆرۆنای نوێ و ئەو گۆڕانکاریانی کە ڕۆژ بەڕۆژ لە هەواڵەکان جۆمان لێ دەبێتە باس و خواسی دانیشتەکانمان لەسەر ئایا بەشێکمان لەوە دەترسین خوایە ئەم ڤایرەسە هێشتا بەتەمای چییە، ئایا چیتر لە هەک بەداماوە پێ ناچێ سەرەڕای ئەوەی کە تەوژمێکی گەورەی ڤاکسین زۆربەی زۆری وڵاتانی بەتایبەتی ئەوروپا و ڕۆژئاوای گرتوێتەوە و چاینای گرتوێتەوە و رووسای گرتوێتەوە، بەڵام هێشتا ئەم ڤایرەسە لە کۆمەڵە وڵاتێکی وەکو بەعزێکی ئەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا کە ڕێژەی ڤاکسینکردن هێواشە، پابەند نەبوونی هاوڵاتیان زیاترە، ڕێکار و یاساکانی کە حکومەتە خۆجێیەکان و حکومەتە مەرکەزیەکانی وڵاتان کە دایدەنێن بەردەوام لەلایەن هاوڵاتیانی خۆیانەوە دەستکاری دەکرێ و دەشتێنرێ. ئەمە لەلایەکی تریشەوە جیهان پێویستی بە تێکەڵاوبوونەوەی، جیهان پێویستی بە گەڕانەوەی بەرەو حاڵەتێک کە ئیش و کارەکان سەر لە نوێ دەرکرێتەوە، چونکە ئەوە ساڵ و نیوێک زیاترە زۆربەی زۆری هاتوچۆ و کارەکان و ئیشە سەرەکیەکان ڕاستە بەشێکی زۆری فڕۆکەوانی کراوەتەوە و وڵاتان هاتوچۆ یەکتریەکەن، بەڵام هێشتا وەکو ئەوی لێ نەهاتوێتەوە کە شتە گرنگەکان جێبەجێ بکەن، حاڵی خۆیان جێبەجێ بکەن. ئێمە ڕۆژانە دەڵێن ئەوەندە کەسە ڤاکسینی وەرگرتووە کە ئێستا بەپێی ئامارەکانی ئەم دوایەی وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال ئاماژەی پێکردووە کە WHO پرسڕاستی کردو دەرێت تا ئێستا لە 100% عێراقیەکان ڤاکسینیان وەرگرتووە و هۆکاریش زۆرە لەبەر ئەوەی کە ئەمە بۆچی 100%ەیە، بەڵام هۆکارەکەی لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئێشتا ڕێژەی بەرهەمە ڤاکسینەکان لە عێراق و لە هەموو پارێزگاکانی عێراق بە هەرێمی کوردستانی شۆ نەگەیشتەوە ڕۆژێ لەلایەکی تریشەوە ئەگەر تەمەشا بکەین هێشتا ینی بەرەو پێشچوونێکی هاوڵاتیانی عێراقی تایبەتی لە پارێزگاکانی ناوەڕاست و باشوور بەرەو ڤاکسین نیەوەیتە خۆشمانزانین هەر یەکە و ڕەیەکی خۆی هەیە لەسەر ئەم ڤاکسینەوە یەکە و بەنەوەی قسەیەکە کەواتە تا ئێستا لە عێراق 100% دانیشتوانی عێراق ڤاکسینیان وەرگرتووە لە بینی دۆزی یەکەم و ینی ژەمی یەکەم و ژەمی دووە. بۆیە لە پاش دەنگۆ و بڵاوبوونەوەی کەوا ڤایرەسی کۆڕۆنا دووبارە گۆڕانکاریەکی بەسەر خۆی داهێناوە، گۆڕانکاریەکی وای بەسەر خۆی داهێناوە کە پێوترێ گۆڕانکە ئەم جارە ڤێرژنی دەلتا پڵەس، واتە ینی ڤایرەسەکە بە شێوازێکی نوێ گۆڕانکاریەکی بەسەر خۆی داهێناوە. تەوان هەر گۆڕانکاریەک ناوی تایبەتی لێدەنێن بۆی بتوانن جینۆمەکانیان ئەو کەسانی کە ئیش لەسەر ڤایرەسەکە دەکەن و زنجیرە بۆماویەکانی شی دەکەنەوە ناوێکی لێدەنێن ئەم جارە دەلتا پڵەسە. دەلتا پڵەس خۆی یعنی ئەگەر مەسەلەن چۆن وەکو مۆبایلەکان دەڵێ فڵان ئەنجە دوایی پڵەسی فڵانیش هاتووە، دەلتا هەبووە لە مانجی دووی ئەم ساڵ 2021 ئەم گۆڕانە لە هیندستان ینی کە هەمومان جۆمە لێبوو لە هیندستان گۆڕانکاریی بەسەرداهات چییە کە ناویان لێنە ئەمە زنجیرەی هیندیە، ئەمە گۆڕانکاری ئەمە ڤێرژنی هیندیە. هیند لە هیندستان خەڵکێکی ئەوەنە زۆر توش بوو بەهۆی ئەوەی کە جەوێکی لەبار بۆ ڤایرەسەکە دروستکە، ڤایرەسەکە گۆڕانکاریی بەسەر خۆی داهێنا ئەو بوو هەمومان جۆمان لێبوو وڵاتان پەیوەندیەکانیان لەگەڵ هیندا بچڕان و کەسانی کە لە هین داهاتنەوە بە زۆر دەخرانە ناو شوێنەکانی کۆرانتینکردنەوە، کەواتە ئەمانە هەمووی وای کرد کە لە هیندستان باجێکی زۆری ئەم گۆڕانە بدە، خەڵکێکی زۆر توش بوو، ژمارەی گیان لە دەستدان لەوێ زۆر بەرز بوو. لە 11 ئەم ساڵاتە لەم مانگەدا ئەو زانایانی کە بەردەوام تێبینی گۆڕانکاریەکانەکەن لە ڤایرەسی کۆڕۆنا و ئەو ڤایرەسەی کە لە نەخۆشەکان وەردەگرن ڕۆژانە سکوێنس بۆکەن و زنجیرەکانی هەڵەوشێن سێریەکان گۆڕانکاریەکی تر ڕوویداوە، بەڵام نزیکە لە دلتاکۆ، بەڵام ئەم جارە بەنەوە ئەیتر بۆیە ناوێن لێنا دەلتا پڵەس گۆڕانکاریەکە بە هەمان شێوە لە دڕکە پرۆتینەکانی دەرەوەی ڤایرەسەکەیە، لە دەرەوەی ڤایرەسەکە گۆڕانکاری بەسەراتوە لە ڕووی بۆ ماوەیەوە. تا ئێستا 51 نەخۆش لە هیندستان هەیە دابەش بوون بەسەر 12 ویلایەتە لە هەموو جیهانە بە هەمان شێوە ڤایرەسە گەیشتۆتە وڵاتانی جیهان. ئەمە کە ینی دوایین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵە تا ئێستا ئەوانی کە سەلمێنراون 200 حاڵەتی لەو بابەتە هەیە لە دەلتا پڵەس. مەترسیەکانی ئەم گۆڕانە چییە؟ بۆچی ینی هەموو زانایان و هەواڵەکان گرنگی بەم باس و خواسە دەدەن؟ دەڵێ ئەوەی دەرکەوتووە زیاتر ئەم ڤایرەسە زیاد لە یان بڵێن ئەم زنجیرە نوێی هەمان ڤایرەسی کۆڕۆنا، چکە ئەمە هەر کۆڕۆنای ئەو ڤایرەسەیە کە نەخۆشی کۆڤید-19مان بۆ دروستەکە. گۆڕان لە زنجیرەکانی ڕوودەدا، بەڵام خۆی هەر خۆیەتی. دەڵێ زیاتر دەتوانێت یان زیاتر حەزی لەوەیە پەلاماری خانەکانی کۆئەندامی هەناسەدان بدە، واتە زیاتر مەیلی هەیە کە بچێت
بە خانەکانی کۆئەندامی هەناسەدانەوە بنووسێ و نیشانەی شێوە هەڵامەتی لێ دروستەکەواتە ئەو کەسانەی کە تەماشایان کردووە تا ئێستا تووشی زنجیرەی نوێی دڵتا پڵەس بوون بە ڕێژەیەکی زۆریان دەتوانین بڵین هەمویان نیشانەکانی هەڵامەتیان تایە کێشەکانی کۆئەندامی هەناسەیان هەیە لە کۆکا لە هاتنە خوارەوەی ئاو لە لووت و لە دەموچاویان لە یعنی ئەو نیشانانی کە ئێمە لەگەڵ هەڵامەت تووشێبین لە سیەکانی ئەو کەسانەیە دەرکەوتو ئەمە یەک لە شتەکان بۆ کە سەرنجی زانایانی بە دوای خۆی دەڕێگەشەوە و گرنگیان پێداوە لەسەر ئەم زنجیرانە نوێنە ینی مەسەرەن ئێمە بۆچی خەڵک بە شێوەیەکی عامیان بڵین زانایان و ئەو کەسانی کە لەم بوارەدا ئیشەکەن لەبەر چی لەم گۆڕانانەی کۆڕۆنا دەترسن یەک دەترسێن ئەم گۆڕانەوە بکە سەرڕای هێواشبوونەوەی بڵین بڵاوبوونەوەی ڤایرەسەکە لەبەر هۆکاری زۆر لە جیهاندا و هێواش کە هەندێک وڵاتان دەیانێ بگەڕێنەوە سەر ژیانی ئاسایی ترسیان لەوەیە ببێتە هۆی دروستبوونی شەپۆلێکی نوێ و جۆمان لێ بۆ هەندێک وڵات دەڵێ دووبارە پێدا دەچینەوە یعنی ئەمریکا سنتەری کۆنتترۆلی نەخۆشیەکان نەخۆشی درمەکان بە تایبەتی دەڵێ وڵی کاکە ئێمە چاوەڕێکەین نەخۆشی زۆر زیاتر ڕوو لە نەخۆشخانەکان کە لەگەڵ سەرهەڵدانی ئەم گۆڕانکاریە ئەو کاتە بڕیار دەدەن کە ئایا شەپۆلی نوێ هەیەیان نە و کێشە هەرە گەورەکات کە ترسیان لێ هەیە ئەم گۆڕانکاریە ئەو قودرەت و هێزەی کە ڤاکسینە جۆرا و جۆرەکان هەیەی ئەو قەڵغانە بشکێنێت تا ئێستا چەند گۆڕانی کردووە خۆشببختانە ڤاکسینەکان وەکو خۆی ینی کاری لەسەر کردووە و کە ینی نەیهێشتەوە کاریگەری ڤاکسینەکان کەم بێتەوە باس لەوەش دەکەین کە ئێستا وتم سنتەری کۆنتترۆلکردنی نەخۆشیەکان لە ئەمریکا دەڵێن چی دەڵێ تا ئێستا نزیکەی سەتادەی هاوڵاتیان ژەمی دووەمیان وەرنەگرتووە یعنی خەڵکێک چۆ ژەمی یەکەمی وەرگرتووە بەڵام ژەمی دووەمی وەرنەگرتووە سەتادەی هاوڵاتی ئەوانە لەوە دەترسێن لەناو ئەم کەسانەیە گۆڕانکاری زیاتر لە زنجیرەکەدا ڕوو بدە و بێتە هۆی ئەوەی کە ینی ژمارەیەکی زۆری تر یان شەپۆلێکی نوێ ئەو وڵاتە بگرێتەوە بۆیە سنتەری کۆنتترۆلکردنی نەخۆشیەکان لە ئەمریکا دەڵێ تاوەکو 16 سەتادەی هاوڵاتیان ژەمی دووەمیان وەرنەگرتووە نزیکەی 15 ملیۆن کەس دەکا ینی ئەو سەتادەیە دەکات نزیکەی 15 ملیۆن کەس کە ژەمی دووەمیان تا ئێستا وەرنەگرتووە و بۆیە هۆشداری دەدەن لە سەرهەڵدانی زنجیرەی یان گەیشتنی زنجیرەی دەلتا پڵەسی نوێ بۆ ئەوێ ئێمە پرسیار دەکەین ئێمە دەڵێن بزانین یعنی ئەم زنجیرە ئایا جێی مەترسیە ئایا جێی ئەوەیە کە چۆن مامەڵی لەگەڵ بکەین هیچ پێویست بە شتێکی زیاترەکانی کە تا ئێستا ئێمە کردومانە بیکەین یان بڕۆین بەرەو ڤاکسینەکان ئەم پرسیارانە هەوڵ دەدەین وەڵامەکەی لە هاوڕێی بەرنامەی کۆڤید-19 و بە سوپاسەوە کە ئێمە زۆر جار میوانداریمان کردو لە ڕێگەی سکایپ و ئەمجارە لەگەڵمانە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هیشام لە زاخۆ لەگەڵمانە بێت زۆر سوپاس کاکتۆر ئەم کاتت باش کە کاتت بە ئێمە بەخشی ئەم شەو لەگەڵمان نابی دووبارە زۆر سوپاس دەکەین بابەت گەرمە لەسەر دەلتا پڵەس حەزمان لێیە ئەگەر زانیاریەک ئێمە لە بیرمان چوو بێ شی بکەینەوە بۆ هاوڵاتیانی خۆشەویست پاشان من دێم پرسیار لەسەر ئەوە دەکەم ئایا وەکو هەموو جارێکیش کە پرسیارەکەمان بۆ دەست پێ کردووە خوێندنەوەی جەنابتان وەکو پرۆفیسۆرێک لە بواری بڵاوبوونەوەی نەخۆشیە درمەکان و لە بواری ڤایرۆسزانی و لەباری ئەوەی کە وەکو پسپۆڕیت لە بواری نەخۆشی هەناویەکانیش وەڵاممان بدەیتەوە ئایا ئەمە ئێستا لە موقیف چییە وەزع چییە خوا نەخواستە ترسمان هەبێ بۆ دووبارە زیادبوونەوە وەکو خۆشتە ئاگاداری زۆربەی زۆری وڵاتان بە حکوومەتی هەرێمی خۆشمانەوە و بەڕێز وەزیری تەندروستیش ئامازەی پێکرد کە ئەگەری ئەوە هەیە خوا نەخواستە ژمارەکان لە زیادبووندا بێت. زۆر سوپاس جەنابی دکتۆر ڕاستی پێشهەیڤەکێ ئەم هەمی دڵخۆش بین مەگوت کۆنێزیکە ئەمێ vê petayê کۆنتترۆل کین وردە ژیان بزڤڕەتە ئاسایی و خۆش ببێتن بەلێ وا بزانم زنجیرە دەلتا چالنجێکی گەورە چێکریە کو ئەم تڕابردوودەک نێڕابردوودەک نێزیکدا کو ئەف پەتا هەنێ کۆنتترۆل نەبێتن و هەر بەردەوام بێتن وا دیارە جەنابێتە گەلک تەوزیحات دان لەسەر vê زنجیرە گۆڕای ئەمەد بژنێ دەلتا
اف دلتا ها مطرسيا كي يعني زور تشيكريا اگر سحكيني دلتا جرا ايكي الهندي هاتا تومار كمدي الدماهيكا هيوا 4 ان الدسبيكا هيوا 5 بس افا افروكا ام تقريبا الدماهيكا هيوا 6 دن الدسبيكا هيوا 7 اف زنجيرا هنه نوكال موتو اك دولتا يبلا وبي بشيوكي حجكو تو آگركي داركي هلكي هو صب بلا وببتن في شيوي هيج گورین زنجیرت گورین پیشنوکا وکی الفا وکی بیتا وکی گاما بویشی ویلس بلاف نبیه وش حمیا نخوشتر و مطرسیتر کو پارچکش وی دلتا ویروسی گورینک دیر سرتیده چه بیا نوعک دیجی درکتیا او تقوتي دلتا بلاس و اف دلتا بلاس هنه دركت بأنه يعني هيش بهسترا دلتا جوري دلتا فانو كجهان حمية مطرسيا كيدايا مطرسيا مزن او جارة كدي اف دنيا حمي بزفرتا لوك داونه چونكو وكي تبيان كري اف جوري دلتا مطرسيا كي زور هيا ايكش جاري كو شست الصدي بخيراي بلاف داببت زيادتر جوري الفا او مقوتي جوري بريطاني او مطرسي الدسبيكي تشيكري هر وصاكو اف جورو هني دلتا فيروس الدجنة immunity escaping يعني حتى البرگرية در بازد بتن انه كخلق كتينة 4 كاتيجوريا دا اولا كاتيجوريا ايكي مطرسيا مظن دوبارت بتن السروان كسا او كسيت هيج فاكسين ورنگرتين ايك وهر وصا مطرسيا كزيدا السروان كسانا او كسيت كورونا هاتينا وانا وفاكسين نورگرتين وياسيه 3% مطرسي سروان كسو هيا او جورة كي واكسينه ورگرتين جورة دوه ورنگرتين وهر وصا 10 حتى 20% مطرسي سروان كسو هيا او دو جمد واكسينه ورگرتين بله خوشبختانه وكيتا آگادار كري حتى نوكا زوربي وان واكسينه كارتكرنا كو جواز هاي سروي دلتاي ولو بشيواكي جواز بس مطرسي هر بردوامه حتى بوان کسا او کسی دو جنبار گرتی پیتیویا ماسکی ببستن و خوبه پارزن چونکو 10 حتى 20% شوانا چید بت توجی وی ویروسی دلتا ببت بله خوشبختانه 9% اف کسا داخلی نخوشخانانا بن زۆر باشە دکتۆر جان کەواتە ینی ئەو زانیاریانی کە دەست خۆش بێ کە ڕوونت کردەوە بەشێکی تێدایە کە مەسەلەن ینی هۆشداریە وەشێکی تریشی تێدایە کە دڵنەوەییە کە ینی هێشتا سەتانۆهەتیان لەوانەیە پێویستیان بە داخلبوون بە نەخۆشخانەکان نەبێ وەکو لە بواری زانستیەوە یان وەکو لە بواری ڤایرۆسزانیەوە و لە پسپۆڕیەکەی جەنابەت تێڕوانینت چییە ینی ئایا دلتا پلس گۆڕانی دلتا پلس تەسەورەکەی ببێتە دەرگایەکی نوێ لە بۆ ئەم ڤایرەسە بۆی محاولە بکە بە شێوەیەکی و خۆی بگۆڕێ خۆی لە ڤاکسینەکان قوتارکە ئەمە بەشێکی پرسیارەکەیە بەشەکەی تری ئەگەر خوا نەخواستە ئەم شتە هاتە دی کۆمپانیاکانی دروستکردنی ڤاکسین بای ئەوەنە سڕی میهنەکان وەرنەگرتۆ کە زوو بتوانن خۆیان ئەپدەیتکەن لەسەری هەرچەندە لەوانەیە وەختیشی بوێ هەتا دووبارە ئەو هەموو ژمارەیە خەڵک وەری بگرێتەوە بله جناب دکتور افغورانی چه بین وان هر 4 جورت مطرسیل سروانا الفا و بيتا و غاما و دلتا الريجن بايندينج دومينت الويجي هي اوجه كو افيروسا بخيرائي داخلي جسم بشري بتن وتشتت ناف بشيدا ولانج سيل الويدر كي او بكتن الويدر كي غورين توانا جوازن هندي ام بتشينش الفا حتى دلتا اويت هني جهورينا و يعبتون ترى فجبر هندي بيني كو جور دلتا بتر بخيرائي بلاغت بتن خوشبختانه حتى نوكا جور دلتا بلاس تقريبا نزيكي 200 حالات تانية تاتينا تومار كرني ال11 دولة تاتينا تومار كرني زوربي وانا الامريكا والبريطانيا تاتينا تومار كرني بلد فيت ام بزانين كو اوي هاتي نزيكي ما حتى التركيا جي هاتي تومار كرني نباشيا في دلتا و دلتا بلاس كو جورينا چه بي الجهة كي امد بجني كي 417 ان الفيدر كي اف چنجا هنه
دوی جهه پروتینی ده جهه سپایکی ده که وکر یا اف ویروسی هنه بخیرایی داخل ببت و پتر بلاوه ببتن و چید بتن که مطرسیا کجاکل وی ویروسی 6 جاره زیده تره اج ویروسی یدی بله اگر ام بین سحکین سر پرسیار جنابتا یا دوه که آیا اف کمپانیت هنه یعنی که آگدار بینش وی چنجه چه بی آنه هرش دست پی که در کتناوه پتای زانست ویروساتا و یت مناعه هشداری دان که هندی ام تأخیر ببین ام کسی واکسین ور نگیرین ابدماهی ور بگیرین ابتایبت وکی تب اما جا پیدای حتی نو که 300 اشما العراق اف واکسین الکردستان ورگرتی و در فتا که دد بووی ویروسی پتر بجی ببت پتر بیتا گهورین بله هر وسا پیتویا وان کمپانیا جارا کادی بزورن وان واکسینت خو وان جورت واکسینت خو بگهورین اصوات وسط زانم که اف تکنولوژیا مسنجر آر ان ای الویدر که بشیوکی آسانترد بتر بو وان کسا بشن بگورن یعنی حتی نو که اف واکسین تاتینا چکرنیه و که مگوتی خوشبختانه کارتکنه که باش الوان زنجیرات گرد بس مطرسی اوه یا سر دلتا که اسکیب ببت امیونیتی که هیچ کارتکنه که کمتر واکسین السر هبتن الویدر که مطرسی آمازن هیا و پیتیویا اف کمپانیا جارک دی بزورن و هر بوزانینا بیناریت ما که او کسید جرعکش واکسینا وایزر و مدرنا در دینای 300 مطرسی السروانه او کسی 2 واکسین دینای وایزر و مدرنا و استرازینیکا الویدر که تقریبا هفته حتی 6 حتی هفته صد مطرسی سروان یکمتر بیتی یکمتر زۆر باشە کەواتە ئەوەش هەر دەتوانین بڵین ینی دڵنەوەییەکە بەڵام بە حەزەرەوە نییە یعنی هێشتا ئەمە ناتوانین بڵین ئەم گۆڕانکاریانە بەردەوامی نابێت چونکە ئەگەری هەیەوە نییە گۆڕانکاری زیاتریش بکە بە تایبەتی خوا نەخواستە لە وڵاتانەی کە بە ڕێژەیەکی باش کوتان نەکراون. بله جناب دکتر مطرسی هيا طيبة نكمل العراق والكردستان راستي ام جلك ي بينغوفيت جلك كيمت تشين فاكسين دينن فاكسين كيمن وافغورينت هنيه هنا مكيد بيجتن افنوك دلتا فيروس الكردستان والعراق نينا ما هيج تكنيك دينن كو ام بزانين كو افجوريت فيروسي هنا انا و بزانینا جنابتا یا مطرسی آمازن اوه نیشان دلتا ویروسی تقریبا 7-8 صده نوکی نیشانت یت ویروس عولی کانه جوری الفا جوری بیتا و حتی نو که امد بینین و هندک تلفونامت کن که نیشانت جوازن وکی پرسیوه کاب تنده سر ایشه کاب تنده و که وکی امد بیجین که نیشانت ویت سرمایه نه بس بخو كورونا يا أبا ما ترسيوم أظن الفيري تشيا حتى وان كسا كحك نينا وان كسا كو نابجن كو ما بهن نينا مطام نينا ما ترسيوم أظن أفكسيت هني كو حزرت كن كو أبا برسيفا بلي بخو أصل دا دلتا فيروسا بتر بلاوت بتن بو كسي دي بلاوت كن خو نا باريزن و نا چن فحصاجي چينا كن كو بزانن أبا كورونا الفيري ما ترسيوم أظن الدلتا أبايا و ام نزانی کل کردستانی های آن نو چید بت ها بدجی بس نشانت و جوازن خلق به خوناد نو چید بت ببورد که سرمایک و پتر ناف خلقی بلاغه بد باشە ئەمە یعنی پێدوانیە بنەمایەک بێ بۆ ئەو هۆشداریەی کە وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵ و بە شێوەیەک لە شێوەکان وەزارەتی تەندروستی خۆشمانی حکوومەتی هەرێم کە هۆشداری بدەن بە تایبەتی ئەگەر لە بینی دوو کەوانەیە بڵین ئێمە تەجروبە و ئەزمونمان لە هاویندا بە تایبەتی لە هاوینی 2020 کە بەداخەوە ژمارەی توشبووان زۆر بوو شەپۆلێکی زۆر تند ڕووی لە ئەم وڵاتە کرد پێدوانی هەر ئەمە هۆکار بێ بۆ ئەو جۆرە هۆشداریە و پێ دوایە خوا نەخواستە ینی ئەگەر دووپاتیشی بکەیتەوە ئەمە بنەمایەکی زانستی هەبێ بۆ ئێشتا ڕوودە چکە ئێمە حەزمان لێ نییە دڵی خەڵک ناخۆشکەین بەڵام لە نەفسی وەختیش ئایا ئەگەر خوا نەخواستە ئەو شتە لە ڕێبێ کاتماوە ئێستا ئێمە خۆمان دووبارە ماسکەکانمان تونند بکەین و ئاگامان لە خۆمان بێ بۆ ئێشتا ڕوونێتەوە
بله جنابي دكتور، يعني مطرسية مظن أفيا حتى يعني أمد بينين إجباري هيبك الدواء اگر رجاکی برچاف خلکی ماسکت کارت اینان آخو جدیرت اخستن نوکا او نمایا يعني کس هدی ماسکت کار ناینتن کیم کس کارت اینت اما مطرسیه که مزنه الگل وی جوری بلاوینا ویروسی اگر جناب تبزانتن افروکا نزیکی 6400 حالت كورونا العراقي يتهاتنا تومار كرني نزيكي 300 شوانا الباريزقها دهوكي يعني اف مطرسيا كي يعني راستي زورة القلبان نشانت يتجواز نوكي بتا عوليكا ان قلب بلا ايكي ان بلا دوي انك منو كا ام كردستان وعراق يت بلا سيدنا فيروس دست بكري ونشان هنا كو اف جوري قوراي فيروسي القلبي بلا سيه هبتن نشان توی امید بینین جواز نشوان نشانا کو یک بره مدیتن. زۆر باشە جەنابی پرۆفیسۆر لە کۆتایی بەس یەک پرسیاری ترە یعنی ئەگەر خوا نەخواستە شەپۆلێکی تر ڕوومان تێبکە ئەم دەلتا پڵەسە زیاتر کاریگەری هەیە یان هەر لەوانەیە هەر تەبیعەتی ڤایرەسە تەقلیدیەکەی ئیتر چ ئەلفا بێت چ بێتا بێ ئەوانەی حاڵی پێشوو بێ دووبارە سەرڵە بدانەوە؟ جنابي دكتور دلتا بلاس بلا امنكنا ما ترسيبو خلقي خو طيبات يعني شاد حالات هاتنا تومار كرني وجهشت يعني كان نوتو اك باجير دولة العالمية وكوا ديارة الدماهيك هايفا هاشت فيروس دلتا غور ان زنجيرا غورايا دلتا دبتا نوت الصدى توجبينت جهان حمية بل دلتا بلاس يعني بارتشكي كتشكايا حتى نو كتشما ترسيك وصلا چه نکریه مطرسیامن و کش دلتایا يعني افجور دين وكا دلتا دي حمية دي بتا دوميننت سترين يعني نمايا يعني حتى انه كال بريطانيا نوت الصدية اجباري ده رجا 3 صدي بالامريكا افروكا ده الصدية الامريكا فافزن جيرا هني بخيرائي وبلزي بلاوت بتن فانك من ويا اگر بيلا دوينو بيلا سي امنو كاتي دابين اكيد جوري غوراي جوري دلتا دي تي دابتن ودي مطرسيه تشيكت لورا از دنگ خود خريقه تلفزيون وابد جاين ما وزارت تندرستي وهر کس که خلق خو کو بزورن جارکا دی ماسکپ کار بینن خوش اکو دو دیر بيقن ودرجه ها وكن بو واكسين يعني حل ما يعوليك ويدماهيك يا تشكو امد بينن حتى افجورت غوراي حتى جورة دلتا واكسين فايدة خوية هاي فدويتن ام بزبرين وقت بيلا ايكي وبيلا دوي خوب باريزين چونكو بيلا سيه اشپتا زانستا ادبتا تندر اشپتا ايكي واشپتا دوي ان شاء الله اوشتا نابينين و ان شاء الله هاولاتيان من زور برقو بيچي پابندي رێنمایەکانی کە جەنابەت باست کردووە ڕێنمایە پیادەکراوەکان و تەوسیەکراوەکان لەلایەن هەردوو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی عراقی فیدراڵەوە زۆر سپاس بۆ جەنابی پرۆفیسۆر دکتۆری هیشام زاخۆیی کە لە ڕێگەی سکایپەوە لە زاخۆ لەگەڵمان بووی زۆر سپاس و شەوێکی شاد. سپاس جنابی دکتۆر زۆر سپاس. بێگومان ئەگەر هەر حاڵەتێکی نوێ یان ئەگەر هەر گۆڕانکاریەکی نوێ لە ڤایرەسەکە ڕوو بدا سەرەتا زانیاریەکی ئەوتۆ لە بەردەست نابێ و ئەگەری ئەوەش هەیە لەوانەیە خوا نەخواستە بەرەو خراپتر بڕۆ بەڵام ئێمە دائیمەن لە ڕووی زانستیەوە پزیشکان ئەو کەسانی کە لەو بوارە ئیشەکەن دائیمەن احتیمالە خراپەکە وەرەگرن کە ئەمەیان بۆ ئەوە نییە ئێوەی خۆشەویست تووشی ترس و دڵە ڕاوکێ بن بەڵام ئەوەی کە تێیدا گرنگە هێشتا بەکارهێنانی ماسک و دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی و دووبارە ئەو دیاردەیە کە هەستی پێدەکرێت لە ناو کۆمەڵگادا تەوقە دەستی پێکردێتەوە ماچموچ و ئەملا ئەولە لەوانەیە باجەکەی قورس بێت هەموو لایەکتان تەندروست بن تا ئەڵقەی داهاتوو واتان.